ئەو میلیاردێر و میلیۆنەرانە کێن کا منداڵەکانیان بێبەشکردوون لە سەروەت و سامانە زەبەلاحەکانیان. هەموو کەسێک ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان خەونی بەو بینی بێت کە باوکی یەکێک وایە لە دەوڵەمەندەکان بە جۆرێک لە ژێرسایی سەروەت و سامان و دۆلارەکانی باوکیدا بەحەسایەتەوە چێژی لەم ژیانە کاتیا وەرگرتبایە یان هەر ڕۆژە و لا وڵاتێک وایە و گرانبەهاترین ئۆتۆمبیلەکانی لێخوڕیبایە. هەزاران کەس هەن بە بۆنەی سەروەت و سامانی باوکیانەوە خۆشترین ژیان بەڕێ دەکەن ناکتوانە و زیرەکی خۆیان. بەڵام باسەکەمان لێرەدا ئەوە نییە، چونکە لە کۆتاییدا ئەوە مافێکی ڕەوای خۆیانە کە چۆن و بە چ شێوازێک سامانەکانیان خەرج دەکەن. جا لەو دەوڵەمەندانەی ژیانێکی شاهانەیان بۆ منداڵەکانیان دابین کردووە. بەڵام کۆمەڵک سەرمایەدار هەن کە منداڵەکانیان بێبەش کردووە لە سەروەت و سامانە بێشمارەکەیان. جا ئەم بێبەشکردنا یان ئەوەیە بەهۆی خراپی ڕەفتاری منداڵەکانیانەوەیە یاخود بۆ ئەوەیە وانەیەک با منداڵەکانیان بدەن تاکو قەدری ئەوە بزانن کە هەیەە. لەم راپۆرتەدا باسی کۆمەڵک سەرمایەدار دەکەن کە تا ئێستا فلستێکیان نەخسۆتە گیرفانی منداڵەکانیانەوە بە هەر هۆکارێک بێت. یەکەم، جاکیشان ئەکتەر و ئەستێرەی بەناوبانگی سینەماکانی جیهان کە کەم کەسەیەلانی کەم بینەری یەکێک لە فیلمەکانی نەبوو بێت. جاکیشان لەدایک بووی هۆنگ کۆنگە، بەهۆی زۆریدا هاتی فیلمەکانی و توانیوێتی سەرمایەکی زۆر کۆبکاتەوە کە دەگاتە نزیکەی 400 میلیۆن دۆلاری ئەمریکی. بەڵام لا بێبەختی تاقە کوڕەکەی بڕیاریداوە باشی هەرە زۆری سامانەکەی لە دوای مردنی بداتە ڕێکخراوی خێرخوازیەکان. باماشیەک فلس ناچێتە گیرفانی تاقە کوڕەکەیەوە بە ناوی جیسی. جاکیشان لەم بارەیەوە لە چاوپێکەوتنێکدا دەڵێت ئەگەر کوڕەکەم بێت دەتوانێت خۆی کار بکات و خۆی پارا پەیدا بکات. ئەگەری شوانەکات کەواتە تەنیا ماڵ و سامانەکەی من بە فێڕۆ دەدات. بە گوێرەی ئەو زانیاریانەی هەن جاکیشان و کوڕەکەی پەیوەندیان باش نییە. ئەمەش دوای ئەوەیە کوڕەکەی جاکیشان لە ساڵی 2014 بە تۆمەتی هەڵگرتنی مادەی هۆشبەر لە پکینی پایتەختی چین دەستگیر کرا. ئەمەش وەک شەرمەزارەیەک بینرا بۆ جاکیشان، چونکە جاکیشان خۆی باڵیۆزی چین بوو بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر. ئەم ڕووداواش زۆر لەسەر ناوبانکی جاکیشان کەوت لە میدیە جیهانەکاندا. دووەم، بیڵگیتسی خاوەن کۆمپانیای زەبەلاحی مایکرۆسۆفت سەرمایەکەی با 106 میلیارد دۆلار دەخەملێنرێت. ئاویش هاوشێوەی جاکیشان بڕیاریداوە زۆربەی هەرە زۆری سامانەکەی بخاتە خزمەت ڕێکخراوە خێرخوازیەکانەوە. بیڵگیتس لەو بارەیەوە دەڵێت شتێکی باش نابێت و ئەوە خزمەت بە منداڵان ناکات ئەگەر بڕەپارێکی زۆریان بدەیتە دەست. ئەما دەبێتە هۆی ئەوەی بە تەواوەتی کەسایەتیان بگۆڕێت. بۆیە پێویست دەکات خۆیان لەسەر پێی خۆیان بوەستن و ڕێگەی خۆیان بدۆزنەوە بۆ پەیداکردنی پارە و بژێوی ژیانی خۆیان. سێهەم، یەکێکی تر لەو میلیاردێرانەی بڕیاریداوە سەتانەوەتونەوەی ئەو سامانەی وەک میرات بەر منداڵەکەی دەکەوێت بەخاتە خزمەت مرۆڤایەتیەوە. ئەو کەساش مارک زۆکربێرگی دامەزرێنەری کۆمپانیای فەیسبووکە. مارک زۆکربێرگ و هاوژنەکەی پریسیلا چان دوای ئەوەی یەکەم منداڵیان لە ساڵی 2015 هاتە دنیاوە باڵێنامەیەکیان پڕ کردەوە و بڕیاریان داوە زۆربەی زۆری سامانەکەیان لە کاری خێرخوازیدا خەرج بکەن. خاوەنی کۆمپانیای فەیسبووک دەڵێت ئێمە بەرپرسیارەتی ئەخلاقیمان لەسەر شانە بۆ یارمەتیدانی تەواوی منداڵان و نەوەکانی داهاتوو. سەرنجی تەواوی ئێمە لەسەر پرۆسەی فێربوون و ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیە درێژخایەنەکان دەبێت. چوارەم، منداڵەکانی میلیاردێری بەناوبانگ ئۆرەکاڵ ئۆهامای خاوەن 101 میلیارد دۆلار چارەنووسیان لە منداڵەکانی بیل گێتس و زۆکربێر باشتر نابێت، چونکە ئەم میلیاردێراش خۆی یەکلا کردوتەوە بۆ بەخشینی تەواوی سامانەکەی بە ڕێکخراوە خێرخوازیەکان لە دوای مردنی. ئەم سەرمایەدارە خاوەنی 3 منداڵە بڕیاریداوە بڕی 21 میلیارد دۆلاری وەک پشت بداتە ڕێکخراوە خێرخوازیەکانی منداڵەکان کە ئەو ڕێکخراوانەش تەنیا دەتوانن لە خزمەتکردن بە کەسانی کەم دەرامات خەرجی بکەن، ناک بۆ کەیف و خۆشی و سەرگەرمی خۆیان. پێنجەم، مایکل بلۆمبەرگ سەرۆک شارەوانی پێشووی نیویۆرکە و لە هەمان کاتدا یەکێکە لە کەسایەتیە بەناوبانگ و دەوڵەمەندەکانی جیهان سامانەکەی با بڕی 76 میلیارد دۆلار دەخەملێنرێت. وەک خۆی دەڵێت هەموو سامانەکەی دەداتە ڕێکخراوی بلۆمبەرگی خێرخوازی. بلۆمبێرگ خاوەنی دوو کچە بەناوەکانی جۆرجینا و ئیما هەردووکیان لە ڕێکخراوە خێرخوازیەکەی باوکیان بەرپرسیارەتیان هەیە. وا دیارە ئەم دوو منداڵەی بلۆمبێرگ هیچ چارەیەکی تریان نییە
جگە لە جێبەجێکردنی وەسیەتەکەی باوکیان. ئاویش بەڕێوەبردننی ڕێکخراوی خێرخوازی بلۆمبێرگ و تەرخانکردنی تەواوی ژیانیانە بۆ کارە خێرخوازیەکان لەسەر ڕاستپاردە و وەسیەتی باوکیان. تۆ لە دوای خۆت بڕیارت داوە چی لە سەروەت و سامانەکەت بکرێت.